سڵاو ئازیزان خۆشەویستان لە بەرنامەیەکی تر لە ڕازە مەزنەکانی بەختەوەری هاتوومەتەوە خزمەتتان بۆ باسکردنی یەکێکی تر لە ڕازە زۆر گەورەکان کە ئێمە ئەگەر بێت و لە ژیاندا هەستی پێ بکەین و بتوانین جێبەجێ بکەین ئەوە بە دڵنیایی بەختەوەری نسیبی ئێمە دەدات. لە ڕاستیدا زۆرێک بەختەوەری و خۆشیەکانی ژیانیان بۆیە ون کردووە چونکە ناتوانن هەستەکانی خۆیان دەربڕن. زۆر جار بە بیرکردنەوەیکی بێمانە خۆیان لە قاڵبیاوە و بەداخەوە ئیتر نەیانتوانیوە چێژ لە گەورەیی پەیوەندیەکان و چێژ لە مەزنی کەسەکانی دەوروبەریان وەرگرن. ئێمە کەسانێکی زۆرمان خۆشەوێ بەڵام حەیف ئێمە نەتوانین ڕۆژە لە ڕۆژان پێیان بڵین. ئێمە کەسانێک هەن ماندوو بوون لەگەڵمان عەزیەتیان کێشاوە بەڵام جاری وا هەیە تەنانەت لە تۆڕێکی کۆمەڵایەتیە تەنانەت ناتوانی بە دێڕێک دەری ببڕی. ئێمە خاوەنی چەندین مامۆستای مەزنین کەشتی زۆر جوانیان فێرکردین بەڵام حەیف ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان ئەوان نەزانن کە ئێمە هەستمان چۆن بۆ بەرامبەریان و چۆن شتە ئەو دوانانەی ئەوان ژیانی ئێمەی گۆڕیوە. بۆیە یەکێک لە گەورەترین کارەساتەکان ئەوەیە کە ئێمە هەستەکانمان بشارینەوە. دەرخستنی هەستەکان و دەربڕینیان تاموچێژێک بە ژیان ئەبەخشێ کە تەنها مرۆڤە بەختەوەرەکان هەستی پێ ئەەکەن. لە ڕاستیە کەسانێکی زۆر هەن کە دەوروبەرەکەیان خۆشەوێ و دەوروبەرەکەیان بۆ ئەو زۆر بەبەهایە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان نەیانتوانیوە پێیان بڵێن. چەندین کەس لەوە ئەچێ هەرگیز نەیوترێ بە باوکی کە چەندێ باوکی بۆ ئەو بە نرخە. ڕۆژێ لە ڕۆژان دەری نەبڕیوە بۆ دایکی کە زەحمەتەکانی دایکی لەبیر ناچێتەوە و ڕۆژێ لە ڕۆژان لەوە ئەچێ باوکێک دایکێک بە مناڵەکانی نەوتبێ کە چەندە ڕۆڵەکانی بەلایانەوە گرنگە. بۆیە ئەبینین زۆر کات کەسانێک کە بەلاڕێدا ئەڕۆن ژیانێکی خراپیان هەیە یان هی ئەوەیە ئەمان نەیانتوانی و هەستەکانیان بۆ ئەوان دەربڕن یان دەوروبەرەکەیان هەستیانی بۆ دەرنەبڕیوە و تا بە کارەساتێک نەڕۆن و ژیانیان کۆتایی نێت نابێ بە خەمێکی گەورە بۆ دەوروبەرەکەیان بۆ ئەوەی هەرگیز لەو خەمە گەورانە ژیانمان بەڕێ نەکەین چیدی نەهێڵین ئەو کەسانی کە ماون لە ژیانمانە لە دەستمان دەربچن با هەستەکانی خۆمان دەربڕین. چەند خۆشە کاتێکە هەدیەک بۆ کەسێک ئەنێری لێی ئەنووسی بۆچی ئەنووسی و بۆچی ئەم خەڵاتی ئەەکەی. کاتێکە کەسێک شتێکی دابەزاندووە تۆ بە کۆمنتێک بۆی ئەنووسی کە ئەو کەسە چەند گرنگە بۆ تۆ و لە ڕاستیە ئەمانە هەموو نیشانەی پەیوەندی کاریگەرن. ئەوانەی کە نەیانتوانیەوە لە پەیوەندیەکانیانە کاریگەر بن ئەوانە ژیانێکی زۆر خراپ بەڕێەکەن. کەسانێک هەن تەنانەت نەیانتوانیوە زمانی هاوسەرەکانیان بدۆزنە و بە زمانی ئەوان پێیان بڵێن کە خۆشیان ئەوێن. بۆیە زۆر جار پیاوێک ئەگەر بە ژنەکەی وتبێ خۆشم ئەوێت لەوە ئەچێ ئەمە کاریگەری نەبوو بێ چونکە بە شێوازێکی هەڵە دەری بڕیوە یان لە کاتێکی هەڵا دەری بڕیوە. بۆیە گرنگە کە هەستەکانمان دەربڕی لە ناخی دڵمانەوە دەری ببڕین و لە کات و شوێنی خۆیدا. بەڵام ئەگەر کات و شوێنی خۆشی نەبوو دەربڕینی هەستەکان هێندە مەزنە کە هیچ شتێک ناتوانێت لە نرخ و بەهای بێنێتە خوارەوە. هیواخوازم چ من چ تۆی بیسەر و بینەری ئەم بەرنامەیە ئەمە دوایەمین ئەو ڕۆژانە بێت کە هەستەکانمان بشارینەوە. چەند خۆشە مامۆستایە کەشتی گەورەی فێرکردووی ڕۆژێک بۆی دەربڕی. چەند گرنگە کاتێک کە تۆ بۆ کەسێکی ئەندامی خێزانەکەتی دەرەبڕی کە ئەو کەسە چەندێ خۆشەوێ و ئەو کەسە چ بەهایەکی هەیە بۆ تۆ. دەربڕینی هەستەکان خاڵیکردنەوەی ئەو گرێکوێرانەیە کە لە ناخی دەرونی مرۆڤ پەنگە خواتەوە. ئێمە لەوە ئەچێ جارجارە ڕۆمانێکمان خوێند بێتەوە کاتێکە نووسەر لە دیوێکەوە یان فیلمێکمان بینی بێ کاتێک دەرهێنەرەکە لە دیوێکەوە لایەکی چیرۆکەکەت پێ پیشان ئەیە و تۆ خەفەت بەوە ئەخۆی کە فڵانە کەس نازانێت خۆزگە ئەیزانی ئەگەر ئەیزانی چۆن ڕەفتاری ئاوایە کرد ئەگەر ئەیزانی هەڵسوکەوتی چۆن ئەبوو. بۆیە دەربڕینی هەستەکان بوێریەکی ئەوێ بەڵام ئەم بوێریە پێچەوانەکەی کە ترسەکەش وەهمە و ئەو وەهمەش زۆر بێمانایە. واتە کچێکە دایکی زۆر عەزیەتی لەگەڵ کێشاوە ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان بۆ دایکی دەرببڕێ کە دایکی چەند بە نرخە چەندێ خۆشی ئەوێ چی ڕوئەیە کە جێگی ئیحراز بوون و شەرمەزاری بێت جگە لە زیادبوونی خۆشەویستی. کاتێک ئێمە
کەسێکمان هەیە، برایەکمان هەیە، خوشکێکمان هەیە، کاتێک ئێمە هاوڕێیەکمان هەیە، ئەگەر بێت و هەستەکەی خۆمانی بۆ دەرنەبڕین لەوە ئەچێ هەموو ژیانی بەو خەفەتەوە بژی بۆچی دەوروبەرەکەی خۆشیان ناوێت. بەڵام لە ڕاستیە لەوە ئەچێ پێچەوانە بێ دەوروبەرەکەی زۆریان خۆش بێت، بەڵام لەوە چێ دەوروبەرەکەی بەداخەوە ئەو جۆرە کەسانە بن کە نەیانتوانی و هەستەکانی خۆیان دەرببڕن. و هەروەها بۆ ئەوی بتوانین وا بکەین کە دەوروبەرەکەمان هەستەکانیان دەربڕن، ئەویش ئەوەیە یەکەم جار ئێمە یەکەم هەنگاو هەڵگرین بۆ دەربڕینی هەستەکانمان. و پاشان هێندە خۆمان وا پیشان نین کە ئێمە مرۆڤێکی زۆر ژیر و عەقڵانین و عاتیفە لای ئێمە بێنرخە. هەندێک کەس بەهۆی ئەوەی کە هەمیشە وای پیشانیاوە کە عاتیفی بوون، بە سۆز بوون جۆرێکە لە لاوازی، و ئەو کەسێکە هەموو بڕیارەکان و تێڕوانینەکانی ژیانی بە شێوازێکی عەقڵانەیە و لەسەر بنەمای لێکدانەوەیە. بۆیە ئەم جۆرە دەربڕینە وای لە دەوروبەرەکەی کردووە دەوروبەرەکەی پێیان عەیب بێ ڕۆژێ لە ڕۆژان هەستەکانی بۆ دەرببڕن، خەمیانە لاواز دەرکەون. بۆیە هەنێ جار ئێمە خۆمان ڕێگرین لەوەی کە نەیاڵین خەڵک هەستەکانی دەربڕێت. بەڵام بەدڵنیایی ئێمە لەم ژیانە زۆر زۆر پێویستمان بەوە هەیە کاتێک کە ئێمە باس لە ژیانی هەر کەسێک ئەکەین ئەزانین ژیانی ئەو کەسە بەندە بەوەی کە دەوروبەرەکانی کێن، پەیوەندی لەگەڵ کێ سازەکە، ئەو کەسانەی کە بە درێژایی ڕۆژگارەکانی ژیانی کێبوون کە ڕەفتاریان لەگەڵی هەبوو. ئەگەر بمانەوێ خۆشبەخت بین، بەختەوەر بین، لە ناخمانەوە هەست بە ئاسوودەیی بکەین، پێویستە ئەو بارە قورس و گرانە نەین بە شانمانە کە شاردنەوەی هەست و سۆزە جوانەکانە، بە هەست و سۆزە جوانەکانمان دەربڕین. هەروەها کەسانێک هەن لەوە ئەچێ پەیوەندیان لەگەڵ خوا زۆر زۆر بەهێز بێ، بەڵام ئایا ئەکرێ بەندەیەک هێندە خۆی خۆشەوێ ڕۆژ لە ڕۆژان هەستەکانی بۆ دەرنەبڕیدێت؟ ئایا ئەکرێ ئێمە خوێندکارێک بین و مامۆستایەکی مەزنمان هەبێت لە ژیانمانە و ڕۆژێ لە ڕۆژان بۆمان دەرنەبڕی بێت؟ ئایا ئەکرێ ئێمە هێندە کەسێکی لاموبالات بین کە کەسەکانی دەوروبەرمان نەزان ئایا ئێمە چه هەست و سۆزێکمان هەیە بۆیان؟ یەکێک لە گەورەترین گرفتەکان ئەوەیە ئێمە وا دەرکەوین کە لاوازین. ئەمە تەنها وەهمە، ئەمە تەنها خەیاڵێکە کە بەداخەوە زۆر دوورە لە ڕاستی. ئەگەر هاتوو تون باوەشت کرد بەو کەسەی کە خۆشتەوێ و هەستەکانی بۆ دەرببڕی و فرمێسکەکانت هاتە خوارەوە، ئایا تۆ لاوازە بیت؟ نەخێر، بەڵکو ئەوە نیشانەی گەورەی تۆیە، ئەوە نیشانەی ئەوەیە کە دڵت هێشتا زیندووە، ئەوە نیشانەی ئەوەیە کە تۆ لەسەر بنەمای بەهاکانت بڕیارەیی. بۆیە ئێمە ئەزانین کە مرۆڤەکان یان کەسانێکی عەقڵانین یان کەسانێکی عاتیفین. بەڵام با ئەوە بڵێم ئەگەر مرۆڤێکی عاتیفی بی لەوە چێ زۆرجار هەست بە لاوازی خۆت بکەی و پێت عەیب بێ هەستەکانت دەربڕی و بەداخەوە ئەمە ئەبێتە بارێکی قورسی سەرشانت و ژیانت زۆر خراپەکە. ئەگەر مرۆڤێکی عەقڵانی بی جارێکی کە بە شێوەیەکی عەقڵانی بی لە خۆت بکەیتەوە بڵێ بۆچی وا دەری ببڕم، خۆ من فڵان کەسم خۆشەوێ چ پێویستەکە وا بکەم، ئەوە نیشانەی ئەوەیە هەر لە ڕووی عەقڵیەوە تۆ هەڵە لە بابەتەکە تێگەیشتووی، تۆ نازانی ژیانی مرۆڤ ئەم پێداویستیانەیە. ئێمە هەمیشە نابێ وابین وا بیرکەینەوە یەک و یەک ئەکاتە دوو، بەڵکو ئەبێ لە ژیانمانە وابین بزانین سەرنجامی شتەکان بەرەو کوێ ئەڕوا. ئایا ئەگەر ئێمە هەستەکانمان دەربڕین چیمان لێ بەسەریەت، بەرەو کوێ ئەڕۆین؟ ئەگەر بێت و هەستەکانمان داشارین و دەری نەبڕین و کەس پێی نەزانێت. ئەزانی چ کارە ساتێکە کاتێک کە تۆ کەسێکت بەجێ دەهێڵێت و وەفاتەکات و ئەمرێ و بە تەواوی خەم و خەفەتەکانتەوە بیری لێ ئەەکەیتەوە، بە هەمیشە لەوە ئەچێ بەداخبی کە بۆچی هەستەکانی خۆتە بۆ دەرنەبڕیوە، بۆ نەدوت کە ئەو ئەوەندە گرنگە لە ژیانتا. ئێستا کە کاتێک کە تۆ ئەچیتە سەر قەبرەکەی و ئەگریت و یا ناڕەحەتە بیت، ئەزانی چ کارە ساتێکە. بۆیە باشترین شت وایە ئێستاکە ئەوانەی کە لە دەوروبەرمانە هەن هەستەکانی خۆمانیان بۆ دەربڕین. دەربڕینی هەستەکان هێندە ئاسوودەی بە مرۆڤ ئەبەخشێ کە لە ژیانیا هەم پەیوەندیەکانی باشە بێ لەگەڵ خۆی، لەگەڵ خوای خۆی، لەگەڵ کەسەکانی دەوروبەری، تەنانەت لەگەڵ بوونەوەران. کاتێک کە ئێمە تەماشای بوونەوەران ئەکەین، کاتێک کە تەنانەت گیانەوەرێک ئەبینی بە هەست و سۆز و ڕەحمەوە تەماشای ئەکەی، ئەزانی چ کاردانەوە و تیشکدانەوەیەکی هەیە بۆ ناوناخی خۆت. هیوا خوازم لەمڕۆوە هەستەکانمان دەربڕین،
لەمڕۆ بەوانی خۆشمانەوێن بڵین خۆشمان ئەوێن لەمڕۆ ئەگەر بە کارێک ڕەفتارێک دڵخۆشین بڵین بەم کارە بەم ڕەفتارە دڵخۆشین هیچ کات عەیبە نییە و لە کەسایەتی ئێمە نایەتە خوارەوە کە دان بنین بەوەی کە کێ گەورەیە کێ شایەنی ڕێزە کێمان خۆشەوێ کێمان بەلاوە گرنگە بەڵکو شاردنەوەی نیشانەی بچووکی و خۆ بەکەم زانینە هێندە لاوازیە کە نەتوانی هەستەکانت دەربڕی وا بزانی لە کەسایەتی دێتە خوارەوە هیوا خوازم هەمومان هەنگاوی مەزن هەڵنین هەمومان ئەم وانە مەزنانەی ژیانمان بکەین بە شتێ بەردەوام بیری خۆمانی بخەینەوە تاوەکو بەختەوەرانە بژین تاوەکو بەختەوەری ببەخشینەوە هیوای بەختەوەری و کامەڕاییتان بۆ خوازم هەر سەرکەوتوو بن